ئەگەری تەقینەوەی ناڕەزایەتەکانی گەل لە باشووری کوردستان هەیە و پەرلەمانتارێکیش ڕەخنەی تند لە چوار حیزبەکە دەگرێت و بە مووقیف فرۆش و دەست و پێسپی و مجاملەچی لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانی عێراق بە ناویان دەکات. پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق هۆشیار عەبدوڵڵا لە نووسینێکیدا نووسیوێتی گۆڕان و یەکێتی و یەگرتو و کۆمەڵی ئیسلامی سەری زمان و بنی زمانیان ڕەخنەیە لە حکومەتی هەرێم و ئامادەش نین لە حکومەت بکشێنەوە و کۆتایی بەو شەرعەتە ساختەیە بێنن کە پارتی ناوی ناوە سەرۆکایەتی هەرێم و حکومەتی هەرێم دەشڵێت ئەگەر لەگەڵ کودەتاکەی پارتی هەموو حیزبە بەشداربووەکانی حکومەت بە سیاسەتی ئاگرەسوورە لە خۆمدورە مامەڵەیان نەکردایە نەپارتی وا بێمنەت پارەی نەوتی هەرێمی دەبردو نە خەڵکیش لە هەمووان وەک یەک بێئومێد دەبوون. ئەو پەرلەمانتارەی گۆڕان ڕوونیشی کردوێتەوە ئەوەی ئەمڕۆ خەڵک تووشی بوون بەشێکی وەکارەکەی پارتیە بەڵام ئەوەی تری هەمووی لە ئەستۆی چوار حیزبەکەی ترە جا هەر یەکە و بە قەبارەی خۆی ئەو بەرپرسیارەتەی بەردەکەوێ چونکە ئەو چوار حیزبە زۆرینەی پەرلەمان و نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی هەرێم دەکەن. لە بەشێکی تری نووسینەکەیدا هۆشیار عەبدوڵڵا نووسیوێتی ئەو چوار حیزبە هەر سەرقاڵی بەیاننامە و پرتە و بۆڵەن و لە بری داکۆکی لە ژیانی خەڵک داکۆکی لە ناسکی دۆخەکە ئەکەن هەتا پارتی چۆنی ئەوێ وای بۆ بلوێ. ئەوەش مجاملەی پارتیە کە هەموو بەشدارن تێدا و پارتیش لە بردننی نەوت و سیاسەتی برسیکردن بەردەوامە. لە کۆتایی نووسینەکەیدا هۆشیار عەبدوڵڵا ئەو چوار حیزبەی لەوە هۆشیار کردوێتەوە کە هەر هێرشێک بۆ سەر یەک لەو حیزبانە هێرشە بۆ سەر هەر چواریان و نابێت بڵێن ئەوە کێشەی نێوان پارتی و ئەو حیزبەیە بەڵکو دەبێ هەڵوێستی جددیان هەبێت و گەل لە چاوەڕوانی ئەوەندایە.